Yeah. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. أتينا خزمتي بابتكي تر لبابتكاني تر لو بابتاني كبابتي آدابكانا. أتينا سر بابتي قتابي ئەمڕۆ ئینشاءالله بە پشتیوانی پەروەردگار واتە باسی قوتابیەکەین، کەسێک کە لە قوتابخانە بێ چەند ئادابێکە ئینسان ئەبێ ئەو قوتابە شیرینانە ئەبێ ڕەچاوی بکەن. ئەگە تەماشا بکەین پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فەرمێ وەقل رەبی زدنی علما. ئەمە دوعایەکە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم خوای پەروەردگار کە لە قورئانە تۆماری کرد لە سوورەتی طاها، واتە تۆ بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا بڵێ علمم زیاد کرد. ئەمە یەکێکە لەو ئادەبە شیرینانە کە قورئان تۆماری کردووە بە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم، کەواتە پێویستە لەسەر هەموومان نەقوتابی هەموومان ئەبێ بەردەوام ئەم دوعا شیرینە بکەین. ئەم ئاەتە پیرۆزە بە دوعا هاتووە کە زانیاری و زانستمان پێ بدا لە عینەکەی خۆی تێمان بگەێنێ. ئەوانەی تێگەیشتوین زیاتر تێمان بگەێنێ، ئەوانەشی کە تێنەگەیشتوین تێمان بگەێنێ. ئەمە گرنگە، چونکە پەروەردگارە فەرمێ وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى. واتە ئادەمیزاد هەشتێکی دەستکەوێ ئەوەی کە هەیەتی ئەوە بەیانی سبەینێ و دوو سبەی ئیسفادەی لێەکە و لە قیامەتە. ئیسفادەکەی من بۆ تۆ هەر دوعایەکە، ئەو چاکانەی من دەیکەم نایە بۆ تۆ، ئەوەیشی کە تۆ دەیکەی نایە بۆ من، ئیلا ما عەدا ئەوەنە بێ کە شەرع دایناوە دوعا بۆ یەکتری. کەواتە ئینسان هەر شتێک خۆی پێشی خۆی خست کۆششی کرد هەوڵی دا بە تەئکید دەستی ئەکەوێ، بەڵام دەستی کەسێکی تر ناکەوێ. هەموو شتێ لە دنیا بە ماندوو بوونە، چەنێ ماندووبی چەنێ هەوڵ بدەی ئەوە زیاتر دەست. شتێک نییە بڵین من و تۆ ناگەین پێی، هەموو شتێک دەتوانین بگەین پێی. چۆنت گەرەک ئاوە، بەڵام ئەوێ چی بکەی؟ پشت بەخوا ببەستی هەوڵی بۆ بدەی کە هەوڵت بۆدا ئەگەیتە ئەو هەدەفە، ئەو هەدەفی کە گەرەک خوا پشتیوان بێ. ئەم ئاەتە تەبعەن موژدەیە بۆ موسڵمانان، بۆ ئیمانداران، چونکە خوای پەروەردگار چاکەکان پیشانەدا وەی زیاتر ئێمە دڵمان خۆش بێ بەو چاکانەی کە دەیکەین. بەڵام موژدەیەکشە بۆ کافران کە ئەو چاکانە ئەوان دەستیان ناکەوێ، کەواتە خوێندون و خوێندەواری لە خوا نێزک دەکاتەوە، لە ژیان تێتەگەێنێ. ئیسلام لەگەڵ خوێندەواری ئەو قورئانە شیرینە بیکەرەوە یەکەم حرف یەکەم پیتی بە خوێندن دەستپێ. هانمانەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی علم و زانست کۆ بکەینەوە، فێر بین. علمی قورئان و سنەت، علمی دنیاییش ئەوەی کە منفعەتی هەیە بۆ خەڵک، سوودی هەیە بۆ خەڵک. ئیسلام لەگەڵ خوێندەواریە، لەگەڵ علمایە، لەگەڵ پێشکەوتندایە. ئیسلام لەگەڵ حەضارەتایە، ئیسلام لەگەڵ سەقافەتدایە. ئێمە لەبەرەوەی ڕۆشنبیرنیمان بە مانای وشەکە لەوەی گەورەتر بڵێن فراوانتر، خۆمان زیاتر دەوڵەمەند بکەین بە زانست و زانیاری. ئەو کاتە ئەزانین ئێمە ئیسلام چی کردۆ بۆ ئێمە. زۆر جار ئێمە لەوەی خۆمان گلەی بکەین بڵێن ئیسلام حەضارەتی نەبێت. ئێمە خۆمان شارەزانیمان
لە مێژووی ئیسلام بۆیژین حەزارەتی نییە، چونکە ئەگەر شارەزا بین بە تەئکید وا نایەژین. بۆیە هەموو شتەکان کە ئێستا ئێمە علم چەندێک پێشکەوێ، ئەو علمانە گشتی هی مرۆڤە، مرۆڤش خاوەنێکی، ئەم هەموو مرۆڤە خوا گیانە. ئەگەر مسقالە زەڕە عەقلی لە جێگای خۆی بجوێنێت ناتوانێت هیچ بکات، ئەم مرۆڤە ناتوانێت هیچ بکات. کەواتە ئەبێ لەگەڵ ئەمەدا ئێمە چینە سەر بابەتەکە، یعنی ئەوانەی کە ئادابەکان مەبەستمانە لەم باس و خواسە. یەکەمیان لەو ئادابانە کە ئینسان هەڵی بگرێ و لەگەڵ خۆیدا بێ ئەوەیە کە ئینسان ڕووی دڵی خۆی بکاتەوە بۆ فێربوونی زانست. هەموو شتێک کە ئەچیتە پێشەوە ئەگەر دڵت بۆی نەکەیتەوە، خۆت ئیستیعدادی نەدەیتێ وەری بشی بگری ماوەیەکە و دەڕوا و نامێنێ. هەموو شتێ وایە. ئەگەر قوتابی بیت، ئەگەر کەسێکی تر بیت بۆ علمێک، بۆ دەورەیەک، بۆ شتێک، ئەگەر بە دڵەوە بۆی نەچی، دڵت نەکەیتەوە بۆ ئیشە، ئیسفادەی نییە، بابی خوێنیتش، سوودی لێ وەرناگری. ئێستا هەر قوتابیە. بۆیە لە ئەوروپا لای خۆمان هەشە، بەس وەک لەوێەوە کەورە نەبێ، اختصاسات هەیە. کابرا ئیسە بە زۆر بنێرە بۆ کولیەک، ئەگەر دڵی لای نەبێ لەو کولیا تەواویەکە، بەڵام هیچ سوود وەرناگرێ لە کولی، چونکە بە دڵۆ نییە لەو شوێنە، بە دڵۆ نییە. بەڵام ئەگەر بە دڵەوە بوو چەندێک قورس بێ، بارەکەی چەندێک قورس بێ، ئەم هەڵێگرێ، ئامادەیە، چونکە بۆ خۆی چووە، خۆی حەزی لێیەتی، کەس زۆری لێ نەکردووە. ئەمەیە کەواتە بێ ئێمە دڵمان بکەینەوە بۆ ئەو علمە، ئەو زانستەی کە وەری دەگرین، ئەگەر قوتابی بین، ئەگەر مامۆستا بین، ئەگەر مامۆستای مزگەوت بین، ئەگەر هەر کەسێ شەرت نییە پێویست بە تەلەبە بێ، بۆ دەوراتێکە، بۆ شتێکە، بۆ لوغەیەکە، بۆ ماجستێرێکە، بۆ شتێکە کە دەیخوێنی، ئەوانە کشتی کۆ دەکەیتەوە لەوە. بۆیە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام وریابین علم بۆ نەگرین خەڵک بشکێنینەوە، ئەمە زۆر خەتەرە. شتێ وەرگرم، شتێ باسکەم بۆی من شتێ بڵێم دژی فڵان کەس بۆ، ئەوە خەتەرە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لا تعلم العلم وتعلم فێر مەبن لتباهوا به العلماء، بۆ ئەوەی ڕەدی عالم و زانا و دانا بدەیت. چەند کەلیمەیە، چەند وشەیە فێربووی خوادایە پێت، ئەمە بێتە ڕەحمەت بۆ خەڵک، نابێ بێتە فیتنە، نابێ بێتە بەڵا. ئەگە بووە بەڵا ئەوە خەتەرە. هەر علمێکت کە هەیە، هەرچی چی ئاینی بێ و چی دنیاییش بێ، ئەبێ ئەم علمەی تۆ وەک نور وابێ، گەشە بکە، دەور و پشت سوودی وەرگە، بۆ ئەوە نەبێ خۆت هەڵکێشی، بۆ ئەوە نەبێ خۆت هەڵکێشی بەسەری خەڵکی ترا. پێغەمبەری خوا فەرمێ لەم حەدیسەدا زۆر بە توندی هەڕەشەدا فێر مەبن علم بۆ ئەوەی شانازی بکەن بەو علمەوە بۆ خۆتان، بۆ ئەوی ڕەدی زانا و داناکانتان بدەنەوە، دەمەدەمە لەگەڵیان بکەن، موجادلەی تیادا بکەن. هەر کەسێ ئەڵێ ئەگەر وابێ أو لتصرف أو وجه الناس إليكم فمن فعل ذلك فهو في النار. هەر کەسێ علم بۆ ئەمە پەیدا بکە و لەسەر ئەمەش بچێ، ئەوە با جێگای خۆی حازر کە لە ئاگری دۆزەخ، خوا پەنامان بدە. چەندێ ڕەشەکە بەقوڵەتە، یعنی ئەبێ ئەم علم و زانستە کە ئێمە وەری دەگرین هەموومان لە هەر بوارێکا بێ، ئەو قوتابیە کە ئەمڕۆ وەرێگرێ سبەینی قەشوەری نەکا بە مامۆستاکەی بڵێ مامۆستاکەمی چی نەزانێ. ئەگەر ئەوەی چی نەزانایە تۆ لەکوێ فێرە بووی، تو بەرهەمی ئەوە کە تۆ قەرزاری ئەوی. مامۆستای تۆ لە زەمانێکا ژیاوە، علم نەبووە، وەک تۆ نەبووە، لادێ بە لادێ گەڕاوە بە دوای کتێبێکە، نان نەبووە بیخوا. زۆر جار کابرا بێتە مەلا و خۆی لێ گۆڕێ، مەلای جارانی چی نەزانیوە. ئەگەر تۆ مەلای جاران بووایە دینداریت ناکرد، هەر نازان دینداری چی. مەلای جاران نە کتێبی بوو، نە موبایلی بوو، نە ئینتەرنێتی بوو، نە نانی بوو بیخوا، نانی نەبوو بیخوا. یەمان لەبان ئەو لایە زگی برسی بوو، لایە زگی تێر نەبوو، لە خزمەتی خەڵکا بوو. ئەگە ئەوان نەبووایان دی ناگەی من و تۆ ئێستا. ئەبێ ئێمە بزانین کە کاتێک قسە ئەکەین چی ئەڵێین. ئێمە لە تێری قسە
کاتە برسیتە بێزانی چێوە دەکە معلومی جەنابتانە پیاوەتەمەنەکان زانن مەلای جارانە بێ چی بوایە وەک ئێستا مەعاشی بوو وەک ئێستا مەلا دەوڵەمەند بوو نەخێر وەک ئێستا هەموو شتێ لە بەردەستیان بوو ئەڵێ و حەدیسە یەکسەر لێری 50 حەدیث تێ 100 حەدیث تێ دەست بەردەستە بۆ علمە و بەو تەتەوڕی کە هەیە ئەمڕۆ جاران مەلای فەقیری جاران ئەگا بێ 6-7 کتابی بخوێندایەتەوە بۆی وتاری حازرکە ئێستا ئاوا ئەکەی 50 وتار لە یەک شوێنە دا ئەبەزێ و پێویستت بەیشتی ئەمە خۆ ئازایی من و تۆ نییە ئازایی و علمەیە کە ئەمڕۆم ئیسفادەی لێکەین سوودی لێوەرەبوو ئەمێ ئەو دوایشی هەموو علمەکانی تێش با بڕا بە هەر چواڵێ گشتی ئەمە ئێمەوە نییە کە ئێمە شتێک فێر بین خوانەکە ئەگەر بۆ ئەوە بە یەکتری بشکێنینەوە ئەبێ وریابین ئەو فەرمایشتەمان لە فکر نەچێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکە دڵمان پاک بێ هەر علمێ بە پاکی وەرتگرت ئەوە بەرهەمیە بێ تەمەرە هەیە ئیسفادە هەیە خەڵک سوودی لێ وەرەگرێت هەر علمێ وەرتگرت پاک نەبوو نیەتت پاک نەبوو ئیخلاسی تیا نەبوو ئەو علمە ڕاستە پێێتە بەڵام بگێتە خەڵکش منفعەتی نییە سوودی نییە چونکە تۆ مەبەستێتر هەیە لە پاڵێ من تعلم علما مما ينبغي به وجه الله عز وجل لا يتعلم إلا ليصيب به عرضا من الدنيا لم يجد عرف الجنة يوم القيامة عرف الجنة يوم القيامة هر کەسێک بەدوای زانستێکا بگەڕێ بە مەبەستی ئەوەی ڕەزامەندی خوا دەستکەوێت چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک بەدوای علم و زانستا بگەڕێ ئەو کەسەها لە غەزایە هەتا و علمە تەواو دەکات وەک ئەوەی لە پێناوی خوا غەزا دەکات هەر کەسێ علمێ وەرگریوێ لەبەر ڕەزامەندی خوا ئەو علمە ئەبێتە مای ئەوەی کە بەدەستی دەهێنێ و لە ڕۆژی قیامەتشدا بەهەشتی پێم و سۆگەر دەکات ئەو علمەی کە وەری دەکات ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەومان بڵێ علمێ بۆ خوا بێ ئەدبا بۆ باشت علمێ بۆ ئەوە بێ خۆت هەڵنەیت و بۆ دەمەدەمە بێ و بۆ ئەمانە بێ ئەوە خوا پەناماندا پێغەمبەری خوا فەرمێ جێگای خۆت ئامادە بکەوە لە ئاگری دۆزەخ هەرگی ئەم دوانە ئەبێ تەرازوویەک بێ لە بینی چاوەکانمانە بە تایبەتی بۆ قوتابە شیرینانەی کە وەری دەگرێت ڕێزگرتن لە مامۆستا دووەمیان ئەمە زۆر گرنگە ڕێزگرتن لە مامۆستا کاتێ مامۆستا تووڕە دەبێ ئەبێ ئەو قوتابیە زیاتر ڕێز لەو مامۆستایە بگرێت طبعا مامۆستاکەش لەسەر حەق بێ زۆر جار یعنی ئەبێ وریاش بین ئەچینە سەر بابەتی ئادابی مامۆستاش کە هەندێک ئادابی هەیە لە کاتی خۆی داباسی دەکەن شافعی دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە هەموویان بێ ئەڵێ خۆت بگرە لەسەر ئەوەی کە مامۆستا تووڕە بوو چونکە ڕقی لێبوونی مامۆستا هۆکارە بۆ ئەوەی کە تۆ فێری علم بیت هەر مامۆستایە محاسبەی کردی بە جوانی بە چاکی چاک بزانە جددی بوو لە دەرسەکەی لەوانەکەی لە محاسبەکردنی تۆ ئەو مامۆستا دەسۆزی تۆیە سبەینی هەر ئەوانە لە مێشتامێنێتەوە ئێستا زۆری نەمان بڵێ لە قوتابخانە ئەڵێ وەڵای فڵان مامۆستام بوو هەموو ڕۆژێکە تەحزیرم نەکردایە ئەمەم نەکردایە لێمێدا سێرەکەی ئەوە لە فکرە یەکسەر بۆ چونکە ئەزیەتت کێشاوە لە ژێردەستیا لە فکر ناچێ بەڵام دەرزەکانی تر هەروا بووە و ڕۆیشتووە ئێستا لێت بپرسی لەوێ بڵێ ناوی مامۆستاکەش نازانم چێ فەرق و جیاوازیەکەی لە بینێمە چونکە هەرمەم وا مەزانە مامۆستا کە تووڕە ئەبێ لە تۆ کە ڕقی لە تۆیە نا ئەوە دڵسۆزی تۆیە ئەوە خەمخۆری تۆیە ئەو حەزەکات تۆ زیرەک بی حەزەکات تۆ بە ڕانجی شانی خۆ فێر بی پێویستت بە کەس نەبێ بە دەوروبەر بە واستەکاری نەبێ ئەمانەی تیا نەبێ بۆیە ڕێزگرتنی مامۆستا یەکێکە لەوانە کە خوا گیان داوامان لێکە کە ئەمە ئیسلامە پیرۆزە کە داوامان لێکە چونکە ئەو ئەبێتە مای ئەوەی کە فێری ڕۆژانە چەند سەعاتێک فێرت دەکە و فێری زانست و زانیاری دەکا و تەمەنی خۆی دەبڕێ دەپچڕێنێ بۆ تۆ سێم خاڵ ئەڵێ
شەونخۆنی ماندووبوون هەر کەسێ ماندووبوون و شەونخۆنی هەبوو فێری علم و زانست دەبێت. ئیمامی عەلی وتەیەکی جوانی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وإن العلم خير من المال على علم زانياري خير لمال زورتره چاکتره باشتره علم باشتره لمال شو إمام علي فرمي فالعلم يحرسك علم أبيتا باسوان بوت حرسيات بدري بو علم والمال تحرسه مال أبيتو بيتا باسوان بوت عكسي علم والمال ينقص بالأنفاق منه واتا مال كم دكا بزياد شكا بلام علم شنو ببخشي واتا مال ليدي نامن بلام علم شنو بدي شنو ببخشي خوازياتك نبخشي نقصانك عكسي كعلمك يا عكسي مالك يعفو واتا مال دبيتا يسخلك مالي أبي حرسياتي بريتا بياني أي كابرا خاون علم به حرسياتنا أجا علمي هبي ببخشي زيادة خلق برو رويدي أجا مالك ببخشي زور يعني زيادة لحدي خوي شيء به أو مالك كم ذكر أما إمام علي رضا ورحمة خوي لي بفرمي شوارم يعني أبي بجواني جول ما مستوى بقري لواني كبيستك بتجيشن پێویستەکە بە تێگەیشتن چونکە تێگەیشتن ئەتوانین بڵێین نیمەی علمە بەسەرشەوە تێگەیشتن ئەساساتە بۆ شتێکی کرد لە بەریکەی چۆن ڕۆ لە بەرەکە باین لەفکرچ بەڵام تێگەیشتنەکە ئەگەر لە بەرش نەبێ لە مشکتا ئەمێنێ ئەتوانی بیگەڕیتەوە بۆ خەڵکی ئیسفادەی لێ بکە چونکە دانراوە ئەو کات و ساتەی کە دانراوە بۆ تۆ بۆ ئیسفادەیەک و بۆ سوودێکە کە وەری تەماشای قورئانی پیرۆزکەین خوای متعال أفرمي إن في ذلك لذكرى لمن كان له قلبه أو ألقى السمع وهو شهيد وتبرستي أواني أم آياتانا بندي ليور دقرين يا دي عند خاصتوا يعني القرآن شويني بند ورقري لمعنى كيتي أقري يا تخاصتوا وضلت زندودة كاتوا باسي انكسانك يعني باسي تيجيشتنك أخواجا تێگەیشتن چونکە زۆر زەرورە لە هەموو شتێکە تێگەیشتن ئەولاترە لە هەموو شتەکانی تر ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە بەردەم مامۆستای خۆیان دانیشتە بوو ئیمامی مالک ئەڵێ ئەمەنە بە سووکی لاپەڕەکانی هەڵەداوە لاپەڕەی کتابەکەی کە قوتابیە لە بەردەم مامۆستاکەی ئەی مامۆستاکەی نازانی کاتێ دەرزیەدا لاپەڕەکانی هەڵداوە نازانی چۆتە لاپەڕێکی تر يعني أمانة بو أدبوا بو إقاروا لخدمتي ما مصاكيا دا أنيش بريزوا بتقديره چونك يستا أبيني زور شتيا قرا وعوق جاران نماوا زور فرقية يستا أبيني بوت عادت ما مصاكيا تقوله زور جار حصانكش بوت بار قرصيك بو كتابي هجي كت عقديك جدر جالسي أما بزور زاني يعني بزور زاني كما مستوى بيسي لقدر زيدا قصي لو خرابتش شكل زورش يجي بخوي كاخو بو من نايكا راتب النبري نايكا يوتواني برا كاسبي كا راتب شهور بريو درزي توش كندا شي مجور نابي او بو تعاملي مع اواسير كين تماشا كين ام قصنا خوشانا ام قصنا خوشانا بو توش بكري طاقته درزي توي كتر بدي ناكري نابێت تۆ ئەوەی ئیشی مامۆستاکەت ضایعەکەی بە چەند قسەیەک نابێت چونکە ئەو قسانە سێ ئەو پیاوچاکانە کە چۆن لە خزمەتی مامۆستاکانیان دانیشتوون ئەم ئیسلامە چەندە بە جوانی فێرمانەکە بۆ ئەوەی تۆ ئەو مامۆستا بێتە دڵسۆز بە دڵسۆزی خزمەتی تۆ بکە شاعران و ئەدیبانە فەرمن پێنجەمیان عەفوە چینە سەری کۆتا خاڵمانە داوای مۆڵەت لە مامۆستاکەت بکە کاتێ دەچیتە ژوورەوە کاتێ دەڕۆی بۆ شوێنێ کاتێ دەگەڕێیتەوە کاتێ دادەنیشی کاتێ هەڵدەستە بۆیە ئەدیبان و شاعران فەرموویانە علم بند نابێت لای گەنجێک لای کەسێک چونکە علم وەک لافاوە علم وەک لافاوە لافاوش لە شوێنێک لە چەمێک لە دۆڵێک گل نابێتەوە بە هەموو شوێنێکا دەچێت کەواتە و علما گە تو خۆت
گلی نەدەیتەوە هەوڵ نەدەی لا بمێنێتەوە نامێنێتەوە ڕوا علم بەسەر هەموو شتەکاندا دەڕوا هەر کەسێ بێتی هەندێکی لێ پەیدا دەکات هەندێکی لێ پەیدا دەکات بۆ خۆی کە سوودی لێ وەردەگرێت بۆیە ئینسانی ماندار مسلمان بە تایبەتی ئەبێ ئێمە هەمومان ئێمە وا نەزانین کە ئێمە ئێستا من مامۆستای ئاینیم ئیترتەوە تۆ مامۆستای ئیترتەوە نا ئێمە ئێستا خۆمان وا فێر بووین ئەناوانی ئەسڵوان نییە چونکە ئەبێ ئێستا من ئێمە کاتێ ئینجازەیان پێداین ئێستا قوتابی تۆ ئێستا تۆ تەلەبەی وا مەزانە تۆ چووتە سەر مینبەر ئینجازت کرد جامانی و عەمامە و جووبەت کرد وازانی تر تۆ تەواو تۆ های لە لۆب کەس نییە نەخێت چونکە خوێندن وتویانە خوێندن هەتا لێواری قەبرە لەگەڵتان چەندێ بەردەوام خوێنی بەردەوام علم و زانست زیاد بەڵام ئەمە بۆ کەسێک نییە تاکێ نییە بۆ هەمومانە چەندێ بخوێنی یعنی ڕازی نەبین بەوەی کە هەمانە بوارەکەی خۆم ئەبێ من زیرەک بم بوارەکەی خۆت ئەبێ زیرەک بی ئەو بوارەکەی خۆی زیرەک بی بەڵام بە حەکیمانە بەڵام بە لێزانە لەسەرخۆیی چونکە هەڵەچوون و پەڵەچوون هیچی تیا بەخوا دروست نابێت لە هەڵەچوون و پەڵەچوون زیاتر نابێت چونکە ئەبێ وریابین چونکە زۆر گەورەی زانست بە تایبەتی و تایبەتر علمی زانستی ئاینی ئەبێت تۆ تایە بکوڵێ کە نەکوڵای وریا بە زۆر دەوروبەرەکە زەرەرمەند دەبێت خراپە ناتوانی بیتە ڕووناکیێکی 100% ئەبیتە ڕووناکی بەڵام بکەم هەر بۆ ناو مزگەوتەکە هەرە بیت بۆ نوێژخانانت مزگەوت نابێەوەنە کاریگەری بێ مزگەوت ئەبێ کاریگەری دەوروبەر بێ هەمووی بێ ئەبێ تۆ دەنگت بگاتە ئەو کەسانیشی کە نوێژ ناکە ئەو کەسانیشی کە ڕوو ناکەن لە مزگەوت ئەبێ ئەوانش سوود لە تۆ وەرگن نەک ئەهلی مزگەوت ئەمەنە تۆ بتوانی بە دەور و پشتەکەت گەڕەکەکەت شارەکەت سوودت هەبێ بۆ هەمووی دەستت لە هەموو خێرەکا بێ ئەگەر وا بووی ئەوە سەرکەوتوی ئەگەر وا نەبووی تۆ لە مزگەوتەکەی خۆتاوە دەوروبەری مزگەوتەکەت هەمووی خراپ بێ خەڵک سوودی لێوە نەگرێ و مناڵی مزگەوتەکەت کەت لە مزگەوتا نەبێ مناڵ گەنجی تیا نەبێ بۆ نمونە پیاو بەتەمەنەکان کەمی تیا بێ و ئەمە ئەبێت تۆ لە خۆ بپرسی کە ئەو مزگەوتەی تۆ ئێمان نەتوانی ئەدایەکی جوانی بکەیت بەڵام ئەگەرەوە نەبوو ئەوە زیاتر بۆ توانی سوادەی زیاتر و چاکتر و باشترکەن خۆی گەورە ڕەحمان و لایەکمان کە عاقبەت خێرمان بکە و لەش بازارکە بابەتەکە زۆرە ئینشاءڵڵا بەیانی تەواوی دەکەین یا ڕەبی خوا ڕەحمان پێ بکەی ئەدەب و ڕێز و تەقدیر بگەڕێنیتەوە ناو قوتابە شیرینەکانمان سەرکەوتوی دنیای قیامەتیان بکەی ئیمتیحاناتیان نێزگۆ بۆ خوایە سەرکەوتویان بکەی یا ڕەبی خوا علم و زانستیان پێ بدەی علم و زانستێکی چاک و باش بخەیتە مێشکیانە بخەیتە دڵیانەوە و علم خۆشەویستکە لایەن قوتابخانە خۆشەویستکەی موفقی مامۆستاکانیان بکەی سەرکەوتوی دنیا و قیامەتیان بکەی موفقیان بکەی بۆ زیاتر علم بەخشین بەو قوتابە شیرینانە و غەیریەوەن تەمەنیان پڕ خێر و بەرەکەت بکەی خوا ڕەحم لە وڵاتمان بکەی یا ڕەبی وڵاتمان پڕ هەرزانی بکەی یا ڕەبی وڵاتمان پڕ خێر و بەرەکەتی بکەی یا ڕەبی قەیران و خراپە و خراپکاری یا ڕەبی ئەوەی خراپە بۆ وڵاتمان دووی خەیتەوە لێمان یا ڕەبی خوا عیبادەتمان لێ قبوڵ بکەی ڕەحم بە مولایەتمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين وآخر دعوانا الحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته